سڵاتان لەبێ بینەران لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ پێتان دەگەینەوە. شەوی ڕابردوو ژمارەیەک لە چەکدارانی تیرۆریستی دەوڵەتی خلافەی ئیسلامی هێرشیان کردە چەند شوێنێکی شاری پاریس و بۆیە شۆ ژمارەیەک هاوڵاتی کوژران و بریندار بوون کە بەگوێ راپۆرتە پزیشکیەکان تا بە ئێستا ژماری کوژراوەکان زیاتر لە 120 کەسی تێپەڕ کردو. هەروە ژمارەی بریندارەکانیش لە سەروی 200 هاوڵاتیەوە. گروپی تیرۆریستی داعش لە ڕێگایی بەیان نامەیەکەوە بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکەی پاریس ڕاگەیاند. ئەو هێرشەی پاریس لە کاتێکدایە کە دوای نزیکەی 11 مانگە لە هێرشەکەی سەرگۆڤاری چارلی ئیبدۆ و سوپەرمارکێتی کوشەر دێت کە تێیدا 22 کەس بوون بە قوربانی. لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە بۆچی فەڕەنسا لە فەڕەنساز بۆچی پاریس جارێکی دەکرێتە ئامانجی تیرۆریستانی داعش. لە ئێستا ڕۆڵی هاوپەیمانەتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر چ ڕۆڵێکە؟ ئایا ماوە پەیمانەتی تەنیا لە ئاسی سەربازی دەبیندرێ؟ دەتوانێت ڕوبەڕووی داعش بێتەوە؟ بۆچی ناتواندرێ پێشڕەوی لە بەردەم کردەوە تیرۆریستەکانی داعش بژیرێ؟ گفتوگۆی ئەم تەورە دەکەین لەگەڵ هەریەک لە میوانانمان. هەڵگورد سەمەد ڕۆژنامەنووس لە پاریسەوە لە ڕێگایی تەلەفۆنەوە و هەروە دڵزار حەسەن ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی، سالار تاوەگۆزی قوتابی دکتۆرە و ئەندامی دەستەی نووسرانی گۆڤاری دابڕان لەگەڵمان دەبن بۆ تاوتێکردنی ئەم بابەتە. سەرەتا سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. کاک سەرەر دێمە لای جەنابتان ئەگەر لێکم پرسیار لەوە دەست پێ بکەین، جاری شتر فەڕەنسا و بە تایبەتی پاریس دەکرێتە شوێن یان ئامانجی تیرۆریستانی ئیسلامی یان دەوڵەتی خلافی ئیسلامی؟ خوێندنەوەت بۆ جاری شتر بە ئامانجگرتنی ئەو شوێنە. بەڵێ طبعاً بە ئامانجگرتنی فەڕەنسا هەر لە خۆڕە نەهاتووە، چونکە داعش لە بەیاننامەکەیانە باس لە هەڵبژاردننی هەدەفەکەکەن ئەو ئامانجێ زۆر بەوردی دیاری کراوە و ئێمە گەر بێت و لە ڕوانگەی خوێندنەوەمانەوە بۆ شوێن خوێندنەوەمانە بۆ ڕوودا و سەیری بابەتەکە بکەین دەگەینە کۆمەڵێ دەرەنجامێک لە دەرەنجامەکانەوەتانێکە هۆکاری هەڵبژاردننی فەڕەنسا ئەوەیەکەوە لە شەڕی دژ بە داعشدا فڕۆکە فەڕەنسیەکان هەروەک لە بەیاننامەکەی داعشە باس کراوە موسڵمانانیان لە دەوڵەتی خلافەتا کوشتووە و هەروەک برا پێشمەرگەکانیش ناوبەناو لێمان بیستون کە فڕۆکەکانی فەڕەنسا ڕازگۆیانەتر ئامانجەکانیان پێکەوە لە فڕۆکەکانی ئەمریکا. ئەمە مانای ئەوەیەکەوە فەڕەنسا لە شەڕی دژ بە داعشە ڕازگۆیانە هەڵسوکەوتی کردووە وەک هەندێک دەوڵەت نیفاقی و دووڕووی لەم شەڕەدا نەبووە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە هەڵبژاردننی فەڕەنسا وەک ئەوان هەڵیان بژاردووە ئەوان فەڕەنسا کە ئەگەر بێت و ئێمە فەڕەنسا و پەتایبەتی پاریس بە شاری ڕۆشنبیری و بە شاری جوانی بزانین، ئەم جوانی و ئەم ڕۆشنبیری و ئەم ئازادیە لە ئەوان بریتە لە شاری بەرەڵایی، شاری کافر، شاری سەلیبیەکان، کەواتە ئەوان ئیعلانی حربێکیان کردووە دژ بە سەلیبێت و دژ بە ئەو کۆبوونەوەی گروپێکی مۆسیقی لەو شوێنە کە گوایە لە ناو گروپەکەژە ئەمریکی هەبووە. ئەم هەڵبژاردنە لە خۆڕان نەبووە و من گومانم لەوە هەیە کە مخابراتی دەوڵەتان لە هەڵبژاردن لە هاوکاریکردنی ئەو شوێنە هاوکاری نەبوون، چونکە بەڕاستی بەشێک لە دەوڵەتانی عەرەبی من بە گومانەوە لە هەڵوێستیان سەبارەت بە داعش و بەرحاڵ جگە لەم هاوپەیمانەتی ئێستا یعنی مەسەلەی هاتنە پێشی باردۆخی سووریا و دروستبوونی ڕێکخراوی دەوڵەتی خلافەی ئیسلامی، ئێمە پێشتریش دەبینین کە هەمیشە لە فکری ئیسلامی سیاسی فەڕەنسا پاریس شوێنێک بووە کە بە بەردەوام ئەم شوێنە بووە کە زۆرترین تەکفیری بەرامبەر کراوە. بەڵێ پاریس ئەوەندەی کە ئاگداری ئیسلامیەکانم هەمیشە بێژگەلەوەی کە بە شاری سەلیبی دەزانن و بە هەڵگری لیوای سەلیبی دەزانن و سەلیبیش لە ناو نەسەکانی ئەوانە دەکرێت بە هەموو شێوێک تۆ دژیان بوەستیتەوە، شەڕیان بەرامبەر بکەیت، دەریانکەی لە ناو ماڵی خۆیانە لیان بدەیت، تەکفیریانکەی. لەگەڵ ئەوەشدا فەڕەنسا بە ئەو وڵاتە دەزانن کەوا داڵدەی بێباوەڕانی داوە. زۆر باش. کاک دلزار، ئەوەی ئێستا دەبیندرێ ئەو هاوپەیمانەتی نێودەوڵەتیانی دروست بە ڕوبەڕووی داعش بابلێن دەبنەوە. فەڕەنسا بەجیا لە وڵاتانە پێش ئەوە خاوەن مێژوویەک لە گۆڕانکاری، مێژوویەک لە چاکسازی دینی و شۆڕشی فەڕەنسی، کۆمەلگایەکی عەقڵانی کەلانگەی فکر و گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی بێ، تا چەند بریتە لە دژمنێکی سەرسەختی ئیسلامی سیاسی و سەلەفیەت. وەکو هاوڕێ عەزیزم کاکسالار باسی کرد، فەڕەنسا پێگەیەکی دیاریکراوی هەیە لە چڕ لە جوگرافیت لە ڕووی کولتوری، لەوەی کە هەمیشە ببێتە بەشێک لە ئەنزیمەی
دش ینی ئەنزیمە دژکەوتنەوە لەگەڵ ئیرهاب. من پێم وایە مێژووی فەڕەنسا خۆی دەلالەتە لەوەی کە نایارەکانی کاری سڕینەوەی یاخود لێدان لە کولتور و لە حەزارەتی فەڕەنسی، چونکە عقلێکی گەورە لە پشت دەوڵەتی فەڕەنسا هەیە، هێزێکی گەورە لە پشت فەڕەنسایە. ئەوانە پێیان وایە ئیرهاب ئەگەر وا ناوی لێ برێن ئەم عقلەتی کە لە پشتی تیرۆرەوە هەیە بۆ لێدانی ئەوروپا لەناو ئەوانەشەوە فەڕەنسا پێیان وایە کاتێک تۆ زەربە لە فەڕەنسا دەدەی لە پاریس دەدەی تۆ دەی بەشێکی گەورە لەم توراسا سەلیبیە کە جەنابی دکتۆر باسی کرد لە کەدار دەکەی یاخود زامێک دەخێ ئەم جەستەیە. ئەوان لە بەلاشەوی شە ناکەن وا بە خوت و خۆڕایش ناکەن بەرنامەی بۆ دادنێن. ئەگەر دەستیان بگاتە پاریس بێگومان دەستیان دەگاتە بەرلینیش، بێگومان دەستیان دەگاتە پایتەختەکانی دیکەی ئەوروپا، چونکە ئەوە خۆی لە خۆیدا پرسیارێکی گەورەیە ئایا بۆ هەموو ئیمکانێتە تەکنیکیە چی پێ دەڵێن تۆقێنەرە چۆن توانیان خۆیان کۆ بکەنەوە لە کاتێکدا ماوەیەکی زۆر کەم بەسەر ئەو ڕووداوەی ینی و هەروەها بە ئاشکراش دیار بوو کە ئەوروپا ڕوبەڕووی مەترسی دەبتەوە. ئەمە لەلایەک لە لایەکی دیکە من پێم وایە وڵاتانی دەوروبەر ناڵێم ڕاستە و خۆ بەشداری ئەمەوە دەکەم، بەڵام ئاسانکاری لە یارمەتیدانی ئێرهاب هەیە. بۆ نمونە تورکیا، ئێمەوە لە یاد نەکەین تورکیا زەمینەیەکی گەورە دەڕەخسێنی بۆ لێدانی ئەم ئیمپراتۆرە گەورەی کە پێی دەگوترێت ئیمپراتۆری سەلیبی کە ئەوروپایە. تورکیا گەمەیەکی زۆر خەتەر دەکات، گەمەیەک دەکا دەبی هەمومان لەسەری ینی هەڵوەستە بکەین. و هەروەها پاریس هەر خۆی هێزێکی گەورەیە لە ناتۆ، ژایەتێکی هەیە لەگەڵ خۆتی تورکیا. دەگەڕێمەوە لات بە وەرگرتنی وەڵامی ئەو پرسیاری کە بۆچی ئێمە بینیمان لە ماوەیەکی زۆر کەم زۆربەی ئەو ڕژێمانی کە یاسایان بەدەستەوە بوو، دەسەڵاتیشی عسکەری گەورەیان بەدەستەوە بوو، چەندین ساڵ دەوڵەت بوون وەکو ڕژێمی باس و ڕژیمی وڵاتانی تری تونس و وڵاتانی تر لە ماوەیەکی زۆر کامدا تواندرا بڕوخێندرێ. بەڵام بۆچی داعش ناتوانێت لە سووریا دەربکرێت، لە عێراق دەربکرێت؟ ئەمە هاوپەیمانەتیانەی هەیە بەڕاستی هاوپەیمانێتی جددین. دەگەڕێمەوە بە وەڵامی پرسیارە دەسمە لای هەڵگورت سەمەد ڕۆژنامەنووسکە لە ڕێگایی تەلەفۆنەوە لە پاریسەوە لەگەڵمانە. کاک هەڵگورت سڵاو لە جەنابتان. دەکرێت پێمان بڵێ بارودۆخی پاریس ئێستا چۆنە؟ پێشەوەی من داخلی بەرنامەکە بم باسیەوە کرا کە شەمەندەفەرێک وەرگەڕاوە و بازدا ئەگەری کردەوەی تری تیرۆری دەکرێت. بەڵام کاتتان باش یارە من هێشتا لە نزیکی ڕووداوەکەم، چونکە ئەو ڕووداوە هەم لە شوێنی کارەکەم دوور نییەوە، هەم چوم بۆ ئەو شوێنە کە کردەوە تیرۆریستەکانی لێ ڕووداوە. بارودۆخی پاریس زۆر ناسایی ئەمڕۆ، هەروەک دەزانن ئەوە تقریبا گەورەترین کردەوەی تیرۆریستیە کە تا ئێستا پاریس بەخۆیەوە بینی بێ. هەرچەندە کردەوەی تیرۆریستی لە پاریستا چەندجار ڕوویان داوە، بەڵام لە بۆمبێک زیاتر نەبووە یاخود لە اختیالێک زیاتر نەبووە زۆر جاران. بەڵام ئەم جارە زنجیرەیەک هێرشە کە لە 6 شوێنی جیاواز ڕوودەدا. هەروەک سەرۆکی فەڕەنسا لە لێدوانی دووەمی پێشنیوەڕۆ ئەمڕۆ ڕایگەیاند ئەوان زانیاریان هەیە کە ئەو کردەوانە بەرنامە بۆ داڕێژراوە لە دەرەوەی فەڕەنسا بە هاوکاری ئەو خەڵکانەی ناوخۆی فەڕەنسا. هەرچەند تا ئێستا تا ئەو کاتێک کە قسەی تێدا دەکەین ناسنامەی هێرشبەرەکان ئاشکرا نەکراوە، بەڵام هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن ئەمڕۆ گۆڕینی ڕێڕەوی فڕۆکەیەکی فەڕەنسی و هەروەها ئەو ڕووداوی شەمەندەفەر کە تا ئێستا هەواڵی کەرەوەی لەسەر نییە، هەموو ئەوانە دەڵێن پەیوەندیان هەیە بە زنجیرە هێرشانە کە پێ دەچێ ئەوە لەو هێرشانە هێشتا گەورەتر بوو بێ پلانی ئەو پلانێک کە داعش داینەوە هەروەک خۆیان ڕاگەاندووە. بەڵام تا ئێستا شتەکان ڕوون نییە. ڕاستی بڕیارە کە سعات 7 ئێوارەی ئەمڕۆ بە کاتی پاریس واتە نزیکەی سعاتێکی تر کەمتر لە سعاتێکی تر سەرۆکی پۆلیسی پاریس قسە بکە و هەندێک لێکۆڵینەوەیان کردووە. باس لەوە دەکرێت کە توانیوانە ناسنامە یەشێک لە هێرشبەرەکان ئاشکرا بکەن کە لەدایکبووی ناوچەیەکە لە باشووری پاریس، لە باشووری با بڵێن محافزەی پاریس نەک شارەکە. بەڵێ
بە ئەسڵ خەڵکی فەڕەنسایە فەڕەنسایە بەڵام تۆ دەکرێت کە بە ئەسڵ عەرەب بێ ینی عەرەب بێ بەڵام عەرەب مسلمان ئەو ئیجراعاتانە ئەو ڕێکارانی ئێستا با بڵێن گیراوەتە بەر و دەگیرێتە بەر لە فەڕەنسا چ زۆرە ڕێکارێکە تەنیا ڕێکاری ئەمنی و ئاسایشن یان ڕێکاری تریشەیە زۆرتر کاردانەوەی ئەمنین یەک لەوانە ئەوەیە کە لێکۆڵینەوەی یەکجار چڕ دەکرێت لەو شوێنانێک کە کردەوە تیرۆریستەکان لێ ڕووداوە هاتوچۆ بە تەواوی قەدەغە کراوە لە دەوروبەری ئەو شوێنانەوە هەروەها لە ناو پاریس بڵێن لە چواردەوری ئەو شوێنە زۆربەی وێستگەکانی میترۆ و هەروها شەمەندەفەر داخراوە بە تەواوی هاتوچۆیان لەسەر نییە بەڵێ هەروەها بۆ یەکەم جارە کە بەو شێوە چڕە سەرباز بەشداری بکە لە کردەوە ئەمریکان و هەر هێڵی گەرمی داناوە پۆلیسی پاریس دوو ژمارە ڕاگەیاندووە کە هاوڵاتیان دەتوانن لە هەر حاڵەتێکی بینینی هەر حاڵەتێکی نائاسایی بە زووترین کاکەڵگورد ئەم ڕووداوانە چ کاریگەرێکی لەسەر هەست و شعوری دانیشتوانی فەڕەنسا بە تایبەتی خەڵکی فەڕەنسا کردووە یعنی تێگەی شتێک لای خەڵکەیە لەبارەی ئەم ڕووداوە و مەسەلەی ئیسلامی سیاسی و لاجئین و پەنابەران لە فەڕەنسا ئەوەی کە داعش ڕایگەیاندووە کەوان بەرپرسن لەو هێرشانە دیارە ئەوە خۆی دیدگای زۆربەی خەڵکی فەڕەنسا بەرەوە وارەستێ دەبا خود سەرنجیان بەرەو ئیسلام ڕادەشێشێ لەبەر ئەوەی داعش خلافەتی دروست کردەوە بناوی خلافەتی ئیسلامی وان خۆی بە نوێنەرایەتی سنەی ئیسلامی یانی بە سنە دەزانێ بەڵێ سنەی مسلمان لەبەر ئەوە بێگومان فەڕەنسیەکان وەکو کردەوەیەشی مسلمان زۆربەی فەڕەنسیەکان ناڵێم هەمویان چونکە لە ناو کۆمەلگای فەڕەنسی تەنها یەک ڕەئی نییە هەڵبزانن وەکەم و کۆمەلگایەکانی تر بەڵام زۆربیان وەکو کردەوەی مسلمانان تەماشای دەکەن بەشێشان دەڵێن نەخێرەوە کردەوەی تندڕەوەکانە کە لە شوێنێکی لە ئەفغانستان و لە وڵاتەکانی دیکە بەڵام ئەوەی تێبینی دەکرێت هەروەک ماغین لۆپێن سەرۆکی بڵێن حیزبی بەرەی نیشتیمانی کە بەڕاستەوە تندڕەوەکان ناسراون ئەمڕۆ ئێوارە کاتژمێرسێ قسەی کرد زۆرتر ڕەخنەی گرت لە سیاسەتەکانی پارتی دەسەڵاتدار پارتی سۆسیالیست وا پێ دەچێت کە ئەوان زۆرتر خوان ئۆرگانیزە بکەن بۆی هێرشی زیاتر بکەن و هەروەک پێشتر بزیانە هێرشی زیاتر بکەنە سەر کۆمیونیتەی سەر کۆمەلگای مسلمان لێرە و تاوەڕەش دەکرێت لە هەروەک لە دوایین ڕاپرسی بۆ بە دەرکەوت کە ڕێژەی ڕاستەوەکان یەکدار لە بەرزبوونەوەدایە بە شێوەیەشی یەکدار نائاسایی ئەوەش تاسیری هەیە کە لە وڵاتانی دەوروب ڕاستەوەکان سەر دەکەون بۆ نمونە لە سویسرا لە دوایین هەڵبژاردنە ڕاستەوەکان سەرکەوتنە هەڵبژاردنەکانە و هەروەک دەزان مانجی دوازدە لێرە هەڵبژاردنی بەڵێ کەواتە کاکەڵگورد ئێستا لەبارەی مامەڵەکردن لەگەڵ ئیسلامی سیاسی لەگەڵ تیرۆ لەگەڵ پەنابەران ئەمانە کە هەمووی مەلەفی جیان لە فەڕەنسا چڕایەک یعنی باڵا دەست بۆ هۆڵند ئەگە سیر بکەین وەکو کەسایەتیەکی چەپ لەم لاوە ڕۆڵی ڕاستڕەوەکان پێ دوای ئەمانە ینی فەڕەنسا ئیتر بەرەو چ با بڵێن چ دۆخێک دەباتن ئەم پێم وایە کە لەمە دووە زۆرتر چاویان لەسەر ئەو کۆمیونیتەی مسلمان دەبی چ ڕاستڕەوەکان چ چەپڕەوەکان لەسەر حکوم بن لەبەرەوەی ناچارن چونکە تا ئێستا ئەوە یەک لە دەرەنجامەکانی ئەو کردوانەی کە لێرە ڕوودەدا ئەوەن کە کۆمیونیتەی مسلمان لێرە تا ڕادەیەکی زۆر ئێحمال کراوە لەلایەن هەم حکوومەتی فەڕەنسا و هەم حکوومەتێک لە دوایەکەکانی فەڕەنسا با بڵێن هەم لەلایەن سۆسیالیستەکانەوە هەم لەلایەن کۆماریەکانەوە و زۆربەی ئەوانەی کە ئەو کردەوە تیرۆریستیانە دەکەن بە ئەسڵ فەڕەنسین نەک خۆیان باوکیشیان لێرە لە دایک هەر لە ڕێگەوە کاکەڵگورد کاتم لەگەر جەنابەت زۆر کەم ماوە دەمەوێت دوا تێبینی یان ئەگەر شتێکی گرنگ کە بێ بۆمان باز بکەی لە پاریسەوە تکا لە ماوەیەکی کورت
نەکەر لە پاریس ئەوە مەسیجێکی ڕوونە بۆ هەموو ئەوروپا لە بەرۆژ لە پاریس دەکرێەوە ئەم ساڵەر وەک دەزان دووەم گەورە کردەوەی تیرۆریستی لە پاریس دەکرێت دوای هێرشەکانی شاغلی ئەبدۆ لەبەرەوە تاوەڕێ دەکرێت ڕازڕەوەکان بە ڕێژەشی زۆر سەر بکەون و هەروە ئەوە دەبێتە هۆی گۆڕینی سیاسەتی فەڕەنسا و هەروە سیاسەتی ئەوروپاش تەسەوڕ دەکەم بە تایبەت لە بەرامبەر پەنابەر و لە بەرامبەر خەڵکی بێگانە بگۆڕێ لەناو کۆمیونیتەی با بڵێن پەنابەر یان ئەوانەی کە بە ئەسڵ فەڕەنسینین ئەو قەلقە هەست پێ دەکرێت و لە بەرامبەریشدا لە ناو کۆمەلگای ئەسڵی فەڕەنسی تووڕەیەشی یەکجار زۆر هەیە کە پێم وایە دەرئەنجامی دیکەی لێ دەکەوێتەوە لە ماوەی داهاتوو. بەڕێز ساڵگور سەمەد ڕۆژنامە سوپاس لە ڕێگایی تەلەفۆنەوە لە پاریسەوە لەگەڵ مابی سوپاس بۆ زانیاریەکانت. تێبینیتەوە لەسەر قسەکانی کۆمەڵێک پرسی و ڕوژان لەبارەی کاریگەری ئەم تەقینەوانە لەسەر با بڵێن فەڕەنسا لەسەر وڵاتانی ئەوروپا، بەڵام پێشەوە دەمەوێت لەبارەی لێکەوتەکانی ئێمە دووە ئەوەی کاک هەڵگورد لەلایەکەوتی کە ینی شعوری خەڵک بەرامبەر و تەقینەوانەوە مەسەلەی ئیسلام و لاجئین هەیە زانانی ئیسلامی لە سعودیا دەڵێت ئەوەی ڕوودەدات پەیوەندی بە ئیسلامەوە نیە، یعنی لە دوانی جیا دەبیندری هەڵوێستی وڵاتانی عەرەبی و حزبە ئیسلامیەکان لەو ڕووداوانە چۆن دەبینی؟ ئێمە هەڵوێستی سعودیەمان بینی و پاشان هەڵوێستی میسر لە کاتێکە هەرم دوو وڵاتە بۆ خۆیان جێگەی پرسیارن بەڕاستی. سعودية دەڵێ من لە دەرەوە کتێبی بەم شێوە دەرەکە مكافحة الإرهاب دور المملكة العربية السعودية في الحرب على الإرهاب لە دەرەوەها لە ڕاگەاندنی تێگەینە کە ئەو وڵاتە دژی ئیرهابە، بەڵام لە ناوە هەر خودی سعودیە گەورەترین بەرهەمهێنەری فکری توندڕەوی و فکری ئیرهابە لە ڕێگەی ئەو شێخە سەلەفیانەی کەەوە ئەو داواچی و بانخوازانەیەکەوە هەناردەی وڵاتانی دەرەوەیان دەکات. هەر بۆ نمونە یەکێک لە ئەو داوەچیانی ئەو بانخوازانەی سەلەفیەت کە سعودیە ڕەوانەی هەرێمی کوردستانی کردووە کابراایە کە بە زمانی کوردی قسەمان لەگەڵا دەکات، بە زمانی کوردی بۆمان دەدوێت، بە زمانی کوردیش کتێبی بۆ دەرکردوین، کتێبێکی سەبارەت بە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوا نووسیوە کە من لێرە ناوەکەی نابم. هەر لەم کتێبە زۆر بەڕوونی باسیەوەکە کە تۆ دەبێت کێ بکوژیت و بەچی چۆن شەڕ بکەیت لەگەڵ کافرەکانە. یعنی ئەمە هەڵوێستی ئەم دەوڵەتە هەڵوێستێکی منافقانەیە. و پاشان هەڵوێستی میسر ئەگەر میسر ڕاست دەکەوە بە تایبەتی من گوێم لە شێخی ئەزهەر بوو کاتێکە باسی ئەم کارەی دەکرد دەیگوت ئەمە پەیوەندی بە ئیسلامەوە نییە. ئەی باشە شێخی ئەزهەر ئەگەر ڕاستەکە بۆچی ناشی خۆی ئیسلاحکە؟ لە منهەجەکانی کتێبی ئەزهەرا زۆر بە ئاسانی ئێمە وها دەزانین وها تێگەیشتن کە ئەزهەر زانکۆیەکی میانڕەوە بە بەراورد بە زانکۆکانی سعودیە بە بانخوازەکانی ناو ئاسەر یان زانەکانی ناو ئازەر تێگەم، بەڵام پرسیارەوەیە ڕەنگە یعنی ئەمە چی هێزێکەوە لە ئینسانەکە ئەوەندە دڵڕق بێ بەرامبەر بەو کللتورانە بە کللتوری جیا و ئامادەی بێت تەنانەت دڵڕق بێ بەرامبەر بە خۆشی ئامادە بێ خۆشی بتەقێنێتەوە. پێ دوای ئەمە ئیلهام و هێزی لە چی وەرگرتووە؟ ئەمە طبعاً ئیلهام بەر لە هەموو شتێک ئیلهام لە کۆمەڵێ دەق وەرەگرێت دەبێت ئێمە ئاعترافی پێ بکەین کە ئەم دەقانە لە ناو قورئانە هەن و لە ناو حەدیسە هەن. ئایا ئیدی ئەم دەقانە چۆن گەیشتون بە ئێمەوە، چۆن خوێندنەوەیان بۆ کراوە، چۆن بەلا ڕێدابراون، ئەمە جێگەی پرسیارە. بەڵام دەبێ هەمومان بزانین لە هەموو دینێکە بە ئیسلامیشەوە بە ئاینەکانی دیکەشەوە لە مێژووی ئەم دینە هەم دەق هەیە هەمیش ڕووداوێکی مێژووی هەیە تەبریری ئەم مەوقیفانە دەکات. ئەگەر بێت و ئەو ڕووداوانە لە مێژوویەکی دووری شاڕوویاندا بێت. ئێمە ئەگەر سەیری بگەڕێنەوە بۆ ئیسلام لە مێژووی ئیسلامە ئێمە بەنی قوڕەیزەمان هەیە کە وەکو نمونەیەک ڕەنگە ئیسلامی سیاسی بە شانازیەوە مەسەلەن باسی ئەو ڕووداوە بکەن. ئێمە نەستی ئیسلامیمان هەیە بۆ سەردەمێکدا بەزیوە باسی کوشتنی ئەهلی کیتاب و کوشتنی یەهود و پاشان کافرەکان دەکا. طبعاً ئەم نەسانە یەک لەو نەسانێکەوە بزەبت داعش پشتی پێبەستۆ تەبریری کردووە بۆ ئەو کارە تیرۆریستێکەوە کردوێتی. نەسێکە من لێرەدا ئەگەر مەجال هەبێ بیخوێنمەوە کە یەک لەحزە ئەگەر بتوانم ئەو نەسەتان بۆ دۆزمەوە لە ئێرە بزەبت ئەو نەسەیە چۆن دواتر دێنە سەر ئەوەی کە نەس چۆن لە سیاقی تاریخی دەرەهێنرێ و پاشان بۆ کاتێکی دیکە سوودی لێ وەرەگرێ. مثلا ئەم ئاەتی سورەتی حەشتە کە داعش دەڵێ هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر ما ظننتم أن يخرجوا وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. ئەم نەسە لە کاتێکدا بەزیوە هەروەک لەم تەفسیرە ئاماژەی پێکراوە کە
تەفسیری ڕۆشنە لە بەری ناڵێن خۆیان بۆ خۆیان دەقەکان تەویلەکەن ئەمە باسی وەک لە تەفسیرەکە باسی کردو باسی جووەکان دەکاوە گوایە ئەمانە نەخشە و پلانیان کێشاوە بە تایبەتی ئەوانەی بەنی نەزیر ئەم نەسە ئەگەر وەکو خۆی لە سیاقە مێژوویەکەی وەریگرین دەڵێ ڕووداوێکی مێژوویە ڕوویدا و ئایا تێکاتۆتە خوار بەڵام کێشەی ئیسلامی سیاسی لەوەتانی ئەم نەسا هەڵدەگرێت لە سیاقە مێژوویەکە لە ناو زەمان و مەکانە هەڵی دەگرێت ڕێک لە ئێستا بۆ تۆ تەطبیقی دەکاتەوەواتە یەکێک لە وەحیەکانیان بریتیە لە گەڕانەوە بۆ ئەو نەسانە و دوور لە حسابکردنی کات و شوێن و تطبیقکردنی بەسەر واقعی ئێستا بۆ ئەنجامێکی سیاسی من دەمێ ئاماژە بۆکەم ئەو بەڕێزەیەکەوە ئەم ئاەتی تەفسیر کردو بۆمان دەڵێت دیارە جووەکانی ئەمڕۆژ کەستەم لەگەلی فەڵەستین و بە تایبەتی مرۆڤایەتی بەگشتی دەکەن هەروە بۆیان ناچێتە سەر سەریکە ئاەتەکە ڕوونە لە سیاقێکی مێژوویە هاتۆ بەڵام مفەسیر لێرە ئەوەی ڕوودا بریتی نییە لە کردەوەیەکی با بڵێن ڕێخستنی بەقەد ئەوەی یعنی ئێستا ئێمە گرفتمان لەگەڵ دەق و تەفسیرکردنی دەق و ئەو تێگەیشتانە هەیە کە بەگشتی جیهانی سەلەفی و جیهانی ئیسلامی سیاسی تووشی جیرۆ دەبۆ پێوەی بەڵێ ئێمە کێشێکی زۆر گەورەمان لەسەر ینی ئەمە چیوا دەکا بەعنی بە ڕوونتر پرسیارەکە یعنی ئەمە ئەم هێزە چیەکەوە لە هەر مسلمانێک دەکە لە هەر شوێنێک بێ ئەم تێگەیشتنی لا باڵا دەست بێ کە ئامادەی خۆ تەقینەوە بێ ئامادەی کوشتنی بەرامبەر بێ ئامادەی یعنی ڕوبەڕووبوونەوەیەکی تەواو قەتیعەیەک بێ لەگە بەرامبەرەکەی بەم جۆرێکە دەبینی طبعا ئێمە ئەگەر بێت و سەری گوتاری ئیسلامی سیاسی بکەین بە شێوەیەکی گشتی ئەو گوتارانە ئایا لە ناو سرودەکان بیان بینیتەوە یان لە ناو ئەو شیعرانی کەوا دایدەنێن یان لە ناو خودبەکانێنە کە ئەمانە هەمووی ئەدوبیاتی ئیسلامی سیاسی پێک دەهێنێ ئەمانە تەرجیعی خەڵک دەکەن بۆ ئەوەی کەوا ڕقیان لە ژیان بێ و پێیان وایە ئەم دنیای کە ئێمەیتیان کاتێکە و بەسەر دەچێت ئەمە گوتارێکی بەعام لە ناو دنیای ئیسلامی سیاسیە هاندانێکی خەڵکەیە بە شێوەیەکی گشتی بۆی کە دنیایان خۆش نەبێ مەرگیان خۆش بێ کەواتە ڕۆشنبیری کە ناکرێن نابینین ڕۆشنبیری بەڕاستی مەرگ دۆستی لە ناو گوتاری ئیسلامی سیاسیە زۆر زاڵە و ئەگەر بە شێوەیەکی گشتی هەموو ئەم گوتاریان وەربگری بە ئەستەم تۆ دەبینیت لە شوێنەکە هانی ژیان دۆستی بدەن حتا داعش دەڵێن قسەی شەکەی داعش ئەو ئەوانەی کەوا ئەو کاریان ئەنجام داوە لە فەڕەنسا داعش پیان دەڵێ فئەیەک بوون کەسانێک بوون طلق الدنيا واتە دنیایان تەلاق داوە کە دنیایان تەلاق داوە چوون بەرەو قیامەت ئەمە دوایە ئەم جۆرە هەڵپەیمانەتی ئێستا باڵا دەستە کە ڕۆژانە ئێمە سەرکەوتنی سەربازی لە شنگال دەبیندرێ لە ناوچەکانی تر دەبیندرێ لە مووسڵ دەبیندرێ هاوپەیمانەتی تازە و با بڵێن ململانی تازە دروستە بێ دەتوانێت بەم ئوسلوبە ڕوبەڕووی داعش ببێتەوە دەگەڕێمە وڵات بەڵام پرسیارێکم لە کاکدلزار کردبوو لەبارەی ئەمەی ئێستا دەبیندرێ هاوپەیمانەتی سعودیا لەلایەکەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆ لەلایەشتر هاوپەیمانەیشترێ بە سەرپەرشتی رووسیا هاوپەیمانەیشترێ بە سەرپەرشتی ئەمریکا بۆچی ئەو هەموو دەوڵەتە زلهێزە ناتوانێت داعش ناو ببا یعنی پێ دوایە ڕوبەڕووبوونەوەیکی جدی لە مەسلەی تیرۆر ئێستا بۆتە بە ئایدۆلۆژیا و بۆتە بە بەشێک لە ئایدۆلۆژیای دەوڵەتی بۆتە بە بەشێک لە سیستەمی ئەو وڵاتانەی کە جەنابت ناوت برد بۆتە بە جۆرێک لە بیرکردنەوەیان بۆیە مەسلەی داعش و مەسلەی ئیرهاب تەسەوڕ ناکەم وا بە ئاسانی لە ناو بچێ لەبەرچی لەبەرەوەی بەرژەوەندی سیاسی ناوچەکە وڵاتە زلێزەکان بە ئەمریکاتەوە بە وڵاتە بەهێزەکانی ئەوروپا و بە ڕووسیاتەوەش ڕەنگە هەریەکە بە شێوازێک ئەوە بە وڵاتانی دەوروبەری خۆشمان بەرژەوەندیان لەگەڵ داعش و ئەمسانی وەکو داعشە بێ ئەمە ئەو مەسلەیەکی زۆر سیاسیە و زۆر بەحتە یعنی ڕەنگە وا بە ئاسانی تۆ نەتوانیت تەوقیتێک بۆ کۆتایی پێهێنانی ئەم مەسلەیە ئەم گروپا دیاری بکەیت بەڵام دەتانی بێ شوناسی بخوێنیەوە دەتانی بێ پێناسەی بکەیت تعریفی بکەیت دەتانی لە شوێنە بیوەستێنی و دەتانی هەندێک لە ڕەکیزەکانی بەهێزکردنی ئەم گروپانە دەستنی شام بکەیت پێمان وایە ببوورە کاکەوە ئەمە پێمان وایە ئەو وڵاتانەی کە ناتوانن دیموکراسی بن ناتوانن مرۆڤ دۆست بن ناتوانن وەکو وڵاتە پێشکەوتووەکان درێژە بە ژیانی سیاسی خۆیان بدەن بە هەموو بوعدەکانیەوە بە هەموو چەمکەکانیەوە
ئیتر دێن لە پەنای ئەوە کۆمەڵێک کێشەی گرفتی گەورە دروست دەکەن لە ناوچەکە بۆ خاتریەوەی لە سەرجەستەی ئەم گرفتانە ئیتر بژین ئەمە کۆمەڵێک شتێن ڕەنگە وا بە ئاسانی تەحلیل نەکرێت. دوایە کاریگەری ئەم ڕووداوی فەڕەنسا دووبارە بوونەوە چییە بێ لەسەر مامەڵەی ئەوروپا و وڵاتانی زلهێز لەگەڵ داعش؟ بەڵێ ئەوجا ئەوە پرسیارەکە لێرە دەوەستێنم ئەوەی کاکەڵگورد باسی کرد ئێمە هەمووان پاریسمان بینیوە. پاریس ئەگەر تۆ سەردانێکی پاریس بکەی گەڕێکێکەیە پێی دەگوترێ قاهیرە. ئەم گەڕەکە تۆ ناتوانانی سەعات 10 شەو بە ناویدا بڕۆی بە تەوقیتی پاریس لەبەرەوەی ڕەنگە هەر لە بینی خۆیان مسلمانان ئەزیەتی یەکتری بدەن. مەجالێک دراوە لە ئەوروپا زمینەیەک ڕەخساوە بۆی لەوێ ئەم کۆچە ئەم عەرەبە ئەم خەڵکەی وێندرێ بەرەبەرە بەرەو ئەو عاقارە بەرەو ئەو عەقلیەتە بڕۆن کە ئیتر گەڕاکانی خۆیان لە ناو ئەوروپا جێژیر بکەن. ڕوبەڕووی جۆرێک لە ئەوجا وایان لێهاتوە کە نەتوانن بە هیچ نەونێک لەگەڵ ئەم حەزارەتە جۆرێک لە تەنسیقیش دروستکەن. ئەم عەقلیەتە وای لێ کردێ کە لە ئەوروپا بە ئاسانی ئیشی خۆیان بکەن بە ئاسانی بتوانن دەستکاری جونگە زەرەکیەکانی ئەوروپا فەڕەنسا و ئەوروپا بدەن. پرسیارەکە ئەوەیە ئەمە چی وا دەکا مرۆڤێک کە لێرەوە ئەم وڵاتانی جیهانی ئیسلامی جێدەری دەچێت بە وڵاتانی ئەوروپا ئەم کللتورە پێشکەوتە لەوێ هەیە توانای کاریگەری لەسەر ئەو جێنایە لێ هەر لە ژێر کاریگەری کللتوری تونند و تیژی دەمێنێتەوە و ئەوێش دەکا بە ژیانێکی مەرگ دۆستی. من ینی دائیمان ئەو مناقەشەیە لەگەڵ خۆم دەکەم کەسی مسلمان کەسی ڕۆژهەڵاتی گەروان ناوی لێ بنێت کە لە ڕۆژهەڵات خەڵکی دیکەش دەژی جگە لە مسلمان ینی زۆرێک لە پەیوەندی بە ئەمجاد و پەیوەندی بە ڕابردووی خۆیەوە وها وابستەی کردیە کە نەتوانێت دەرەوەی خۆی قوبڵ بکە ینی حەزمی دنیای دەرەوەی خۆی بکە. ئەم کێشەیە لە شێستەکانەوە دەرگا بەسەر کۆچ کراوە. وای لێهات کە غەرب ینی ئەمە ئەگەر دراسەیەکی بکەن بە 2 دقە بە 3 دقە پەیامەکەم بگا. غەرب مەبەستی ئەوە بوو کە لە ڕێگای ئەو کۆچە سەرەتا کۆچی موسەقەفین و ئەدیبەکان بوون بەوەی کە ڕژێمەکانی ڕژێمی دیکتاتۆر بوو ڕژێمیان ستەمکار بوو نخبەی کۆمەلگایان هیزرانی کۆچیان کرد ئیتر گەیشتە ئەوروپا لەوێ بەرەبەرە توانیان بە شێوەک لە شێوەکان لەگەڵ ژینگەکە جۆرێک لە پەیوەندی جۆرێک لە تەنسیق دروستکەن بە شێوازێکی تکە داکوچیان لە شوناسی خۆیان دەکرد. من پێت بڵێم ئەم سیراعە تۆسێک مابووە لە ناو موسەقەفی من قسەیەکی ڕێبوار سوێلیت بۆ دەینم. مامۆستا ڕێبوار سوێلی دەڵێ من لە دانی مارک بووم هەموو شتەکانی ئەوان کە دەیان کرد منیش دەم کرد وە کوانش بیرم دەکردەوە کوانش بەڵام هەمیشە بە منیان دەگۆ سەرڕەش. من پێم وایە ئەم شتانە بە ئاسانی ناگۆترێەوە ینی چی پێ دەڵێن وەک کاریگەریش دەهێڵێ لەسەر جەستەی لەسەر دەرونی ئینسانەکە. ئەمە دوای ئەوە لە ساڵی هەفتەکان لە ساڵی هێشتاکانی تر کۆچەکە زۆرتر بووە کۆچی خەڵک بەگشتی لە ئەوروپا جێگیر بوون لە ئەمریکا جێگیر بوون لە کەنەدا جێگیر بوون بەڵام نە ڕۆژ ئاوایەکان توانیان وەکو ئەوە ینی جۆرێک لە تێگەیشتنیان دروستکەن نە ئەوانیش توانیان لەگەڵ ڕۆژ ئاوایەکان تێکەڵ بە کولتوریان جۆرێک ئەمڕۆ لە کارداناوکەی وتی ئەوەی ڕووداد بریتە لە ڕوودانی جەنجی جیهانی سێم. ئەمە قسەیەکی ئەوانی قسەیەکە بەس ئەوەی کردووە سەرۆک وەزیرانی ئیتالیاش هەر بەو شێوازە قسەیکە ئەم تێگەیشتنە مەترسی با بڵێن پەرەسەندنی ڕاستڕەوەکان دروستبوونی ڕقی زیاتر بەرامبەر بە پەنابەران یعنی خۆر ئاوا بەرەو دۆخێکی تر ناباتن. خۆراوایەکان زۆر هەوڵ دەدەن ئەم مەسلەی تیرۆران نەبەستنەوە بە ئیسلام. ئەمە قسەیەکم لەسەر دکتۆری شەیە ئێمەش ڕەنگە قازاز نەکەین بۆی بە ئیسلام بیبەستینەوە من با پێت بڵێم لەبەرەوەی ناکرێت تۆ لەسەر لەگەڵ کولتورێکی گەورەی وەکو ئیسلام مێژوویەکی هەیە توراسێکی گەورەی هەیە لە ناوچەکە لە مەتیقەکە تۆ ئەم ئێرهابە ببەستیوە بەوە بەڵام دەتانی بڵێ لە ناو ئیسلامە لە ناو دینە ینی ژینگەیەک هەیە هۆکارێک هەیە ئەسبابانێک هەیە بەوەی کە ئێرهاب بەرهەم بێنێ ئێرهاب دروستکە ینی ژینگەی ئاین ژینگەی ئیسلام ژینگەی توراسی ئیسلامی ئەمە بەرهەم دێنی ئەم مەسلەیە کە چۆتە غەرب لە غەربیش جارێکی کە زوودوو بێتەوە ئێمە هەموو قادە سەلەفیانەی کە لە پێشتر هەراتونە لە مەسڕ و لە جەزائیر و لە مەغریب و لە تونوس و هەتا لە کوردستانیش هەمیان 2000 چوونە بریتانیا و 2000 چوونە ئەوروپا و لە ئەوروپامانەوە و وەسەر لە نوێ لە مزگەوتەکان و لە شوێنەکانی خۆیان جارێکی کە تەنزیماتی خۆیان کردەوە ئەمە لە چیەوە لەوەیە کە ئەوان
پێیان وایە ئەم غەربەی کە ئەمڕۆ دەرگیان لێکردونەتەوە و ئارامیانەیە و جۆرێک لە ئەمن و ئەمانیانەیە بەکاری بینن استیغلالی کەن بۆ چی بۆ دژی خۆی ئەمە گروپێکەوەکو باسم کرد بۆتە بە ئایدۆلۆژیایەک بەڵام دژایەتیکردنی ئیسلام غەرە بۆیە دەرگا بەسەر ئەو هەموو کۆسبەرە دەکاتەوە چونکە ئەوە هەرخۆی پرسیارە لەم ڕۆژە خراپ و مەرگەساتی ئێستای ناوچەکە کۆمەڵێک ئاڵۆزی هەیە کۆمەڵێک کێشایە ئەمە پێمان وایە هەر تاچێک کە سونە بێ بە شێوەک لێک شێوەکان ئەگەر سەلەفیانەش بیر نەکاتەوە ڕەنگە حەز بە نەقس بکات لە بەرامبەر ئەوەی دیکە ئەم هەز بە نەقسکردنەوەکەی مەمەسە ڕێباریش بووم هێنایە ئەم هەز بە نەقسکردنەکە دوزار دەبێ بەڕق دوزار دەبێ بە تۆڵە سەدنەوە کە ئێستا دەرگای لێ کردیتەوە لە ئەوروپا ئەمە خۆی پرسیارێکە ئایا تۆ لەم وەزعەیە ملیۆنێک ئینسان دەرگای لێ دەکەوە کە لە کاتێکدا ئێمە پێمان وایە لە 5 بەشە بەشێکی خەڵکی فەڕەنسا ئیسلامن ئێمە ئەمە بەستم لە چیەک ئێمە پێمان وایە لەم کۆچە گشتیەی کە لەم چەند مانجی ڕابردوو ڕوویدا بۆ ئەڵمانی ئەوانە ڕۆشتن ئەمانە ڕابێکی زۆری تێدا بووە داعشێکی زۆری تێدا بووە و ڕەنگە تورکیا و بەشێک لە وڵاتانی دیکە هەر خۆیان زمینیان بۆ ڕەخساندنی بۆی ئەم داعشە ئیتر ئاودی بێ بۆ ئەوروپا دەگەڕێمەوە لات کاک سالار ویستم تێگەیشتنێک بدێ بەڵام زۆر بە کورتی لەبارەی مەسلەی ئەم جۆراوە پەیمانەتی ئێستا هەیە کە ئێمە دەبین ڕۆژانە باز لە سەرکەوتنی ئەوە ڕادەگەندری کە ناوچەیەک پاک کراوە ئەمە بریتی لە پاکبوونەوە لە داعش دەمێت تێگەیشتنێک بدەیت بەڵام زۆر بە کورتی لەبارەی مەترسی ئەم ڕووداوانە هاوشێوی ئەم ڕووداوانە لە سەراریمی کوردستان و ناوچەکە شێوێک نییە کە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایش ڕایگەیاند کە گروپێکیان کە ویستویانە تەقینەوە بکەن دەستگیر کردووە من دەمەوێت زیاتر ئەو بابەتە ڕوونکەمە کە ئایا ئەمە ئیسلام بەرپرسە لەم تیرۆرانەی یان نە ئیسلام ئەو دەکە یان گروپەکە ماڵە گروپی ئیسلامی دارە کاکدزار تۆزێک بە دقیقی قسەکەی منی وەرنەگرتووە ئێمە گوتومانە ئیسلام بریتە لە چی ئیسلام بریتە لە قورئان فەرموودا قسەی زانایان لەناو قورئانە پێمان وایە کە ئەوەندە نەس هەیە بای ئەوەندە هەیە کە گروپێکی ئیسلامی خوێندنەوەی دیکەی بۆ بکات و چونکە هەموو دقیق خەڵگری کۆمەڵی خوێندنەوەیە بەلا ڕێیدا ببا یان بەو شێوە تەطبیقی بکات کە لە مێژوا کراوە ئەگەر ئەو دقانە بەو شێوە تەطبیق کرێت کە لە مێژوا کراوە هەمانش دروست دەکاتەوە ئەمە یەک دوو لەناو فەرموودا ئەم ڕووداوانە لە ناو جیهانی ئیسلامی لە مێژووە هەیە لە مێژووی ئیسلامیا ڕووداوی هاوشێوە هەیە و لە دقی ئیسلامی بەڵام هەمان ڕەنگە هەمان حاڵات لە مێژووی مەسیحیەت و لە مێژووی ئەوروپا بوونی هەبێ بەڵام دینەکانی زۆری بەسەردا پرسیارە ئەوە هەیە بەڵێ ئەم ئوسوڵیەتی سەلەفیەتیە توندڕەویە ڕەنگە لە ناو لە هەناوی دەقەکانی تەوراتی شاهبێ لە ئینجیل ئەمە قسەی من نییە ببورن ڕەنگە لە ئایدۆلۆژیا شۆڕجێڕەکانی دیکەش لە تاریخە ڕوویەکە لێرەیە دەتانین بڵێن بە شێوازێک لە شێوازەکانی دیکە ئەگەر قورئان فەرموودە توراسی ئیسلامی کارخانەیەکی ئەوها بەهێز بێت من دەتوانێت بەو شێوازە پرسیار بکەیت توانێت بەرهێمێنانی ئینسانی مرۆڤ دۆست ژیان دۆست ئارام نەرمونیان ئەم چەمکانەی کە ئیتر باسی دەکەن ئەمە توانای بەرهێمێنانی ئەوانەیە لە کاتێکیدا وەکو دکتۆر و بەڕێزانی دیکەش دنیایەک نمونایە کە توانای بەرهێمێنانی دڕەقی توندوتیژی و ئینسانی ئەوەشیە باشە مە قسەک پرسیارەکە دەتوانانی وا بکەیت باشە بۆچی ئەم دینە ینی وا ئەو بکەین بۆچی نانی وامان نەکرد ئەمەی ئیجابیەکە بەرفراوانتر بکرێ کاری لەسەر بکرێ بۆ تا ئێستا شوناسی ینی ئەوەی قسەکە لێرەیە بۆ ئێستا ئەوەی نوێنەرایەتی ئیسلام دەکات نوێنەرایەتی ئەوان دەکەن ئەوانن باش ئەوانێکەوە لایەنە توندڕەویەکە ئیسلام بەکاردێن ئێمە دەبێت حاشا لەوە نەکەینکەوە ئەگەر بە دوای دەقانێکی ئاشتی خوازە لە قورئانە بگەڕین هەیە وإن جنحوا للسلم فاجنح لها واتاگر ئەوان زاڵمەکان کافرەکان لایەنگری ئاشتیان کرد تۆش لایەنگری ئاشتی بکە ئێمە دەتوانین ئەم دەقانە زیندووکەن بەڵام بۆچی ناکرێ ئەم دەقانێکەوە دڵڕقی بەرهەم دێنێ دەبێتە هۆی دروستکردنی مرۆڤی مجاهید و مقاتیل ئەم مرۆڤ مجاهید و مقاتیلانە دواتر لەلایەن کۆمپانیا ئیرهابەکانەوە یان لەخراوە ئیرهابەکانەوە بۆ بەلامگری سیاسی ئێستا بەرپرسە لەم باردۆخە کەمتر ئێمە دەکرێت یعنی ئیسلامی سیاسی و دروستبوونی کە ئەمە نیقاشێکی فراوانترە تاسم بەرپرسیاری پەرسەندنی ئەم تونوتیژانەیە و بە سیاسیکردنی دینە ئیسلامی سیاسی کەوا دروست بوون ویان زانی وەهمێکیان بۆ دروست بووکەوە خلافەت دەگەڕێنەوە ئەگەر
ئەگەر وازیان لە خەڵک بهێنابایە وازیان لە ئیسلام بهێنابایە بۆ خۆی بچوێتە ناودڵی مرۆڤەکانەوە ئیسلام زۆر وێنەی جوانترە بوو لە بەرچاوی ئێمە لە بەرچاوی خەڵکانی دەرەوەش بەڵام کە سواری مەوجەکە بوون و پاشان خۆیان کرد بە خاوەنی مزگەوت خۆیان کرد بە خاوەنی عیبادات بوون بەڕابەری خەڵکی ئەمان زیانیان بە ئیسلام گەیان وێنەکان ناشرین بەڵام حەزم کرد سەبارەت بەوەی باس بکەم کە ئێمە ئەو تەحالوفە نێودەوڵەتی باس کرا پێشتریشن ڕۆژبیرێک ئاماژیان پێ کردووە لە دنیای عەرەبی و لە دنیای ئیسلامیشە کاکە بەرەنگاربوونەوەی فکری توندوتیژی بەرەنگاربوونەوەی داعش تەنها بریتینە لە هاوشتی تۆپ و ناپاڵم و ئەم شتانە داعش لەناو ئێمە ڕیشەیەکی زۆر مێژووی هەیە داعش ڕۆژانە لەناو پاسە سوارە بێ لەگەڵمانە داعش لە زانکۆکانە نایە لە دەرسەکانمان بڵێنەوە داعش لەناو بازارە ڕێگەمان پێگرێت داعش دەمی داخستوین مەبەستم کە داعش تەنها خودی داعش نیە مرۆڤێکی داعشی بەڵکو سەرەتاکان یان ڕیشەکانی بیری داعشی لەناو هەرێکێک لە ئێمە هەیە و خراپتریش لە ئێوە خراپتریش لە ئێوە لەم ڕۆژانە هەر لەسەرم بابەتانە لە شوێنی خۆ لە زانکۆکە تەڕەشت لێکراوە لەسەر هەر سەبارەت بۆ مەسەلەن منم چەند ڕۆژێک لە زانکۆ مەسەلەن تووشی کێشێکی وا بووم لەگەڵ مامۆستایەکە کە کێشەی لەگەڵ بیرکردنەوەی منە هەبوو و قسەی زۆر نەشیاوی کردووە پاشان داوای لێبوردنی کرد بە حەڵکەواتە ئێمە ڕۆژانە لەناو دەرسەکانی خۆمانە لە زانکۆ بنتوان لە بەشی بایۆلۆجی یعنی معقول نیە مامۆستا نتوانێت تیۆرەکانی داروین بڵێتەوە ئەوەی ئێستا دەبینێ بڵێ کاک دڵزار ئێستا ئێمە زۆر بە کورتی پرسیارە بۆردوکتان ئەوەی ئێستا ئێمە دەبین مەترسی داعش تەنیا بریتی نیە لە تەقینەوەکەی پاریس یعنی لە ڕووی فیزیکیەوەی دەبیندرێ مەترسی تری فکری و بارەس لە ناوچەکە ئەرچی سەرەکی نەهێشتنی ئەم مەسئلەی بەرفراوانی بڵاوبوونەوەی فکری داعشی لە ئەستۆی ئیسلامی سیاسیدایە من ئەمە بێگومانی لە ئەستۆی ئەواندا لەبەرچی لەبەر ئەوان لە 100 ساڵی ڕابردوو بەهۆی گەڕانەوەی خلافات کۆمەڵێک مەدارسی فکریان تاقی کردەوە کۆمەڵە کەسایەتی کۆمەڵە وەهمیان دروست کرد ئەمانە هەمووی قسەی منطقین قسەی لۆژیکین دەبێ ئەوان جوابی دەنەوە بۆیە ئەم ئێستا بداعش چۆتە بابەتێکی دیکە چونکە ئێمە لە پێش داعش چمان نەبوو ئێمە قاعیدەمان نەبوو لە پێش قاعیدە طالبانمان نەبوو ئیسلام ئەم وەکو باسم کرد خۆ ئیسلامی سیاسی تۆ ئەگەر بگەڕێەوە مێژووی حرکاتی ئیسلامی لە جەزائر کاتێک ئەگەر بۆ بگەڕێنەوە لە خەواریجەکانەوە لە خەواریجەوە ئەگەر ئەوە 100 ساڵی ڕابردوو ئەگەر تۆ بگەڕێەوە زیاتر کەواتە وەکو دکتۆر کە پسپۆریەتی چیە لە مووارە ئەمە حقیقەتێکە دەبێ ئیسلامی سیاسی وەڵامی بداتەوە بەڵام لە سەروی هەمووانەوە ئێمە مۆفق نابین لەوەی ئیسلام ئاین یعنی ئەم قسەیە تۆزە بە منطقی وەگرین ئیسلام بەرپرسیار بکەین لەوەی کە ئەم ینی ئەو ینی 100 بەرهمێنەری داعشە بەڵام دەتوانین بڵێن ئاین ژینگەی ئاین دەتوانی ئاینەکانی دیکەش دروستە لە مێژووی ئاینەکانی دیکەش لە زەردەشتیە لە یەهودیا لە مەسیحیا ئەم توندوتیژە ڕووی داوە قسەکەی خۆم تاوا نەکرد ئەو هاوپەیمانەی کەوا کراوە بەڕاستی هاوپەیمانێکی کاتی و گروپە ئیسلامیەکان جارێکی دیکە من چاوەڕوان دەکەم داعش لە ناو بەرگێکی دیکە دیسان عقلێتەکەی سەر هەڵباتەوە ئەمە کۆتایی پێنایێنێ ئێمە پێویستمان بە چارەسەرکردنی پەروەردەی خۆمانە پێویستمان بۆیە کەوا لە خیتابمان لەگەڵ ئیسلامی سیاسی هێندە شەرمنانە نەبین و هێندە مەجالیان بۆ نەڕەخسێن کەوا بانخوازەکانیان کەوا پیشەیەکە و ئەم پیشەیە تعریف نەکراوە بە ئاسانی بێن و ڕێگای بریکردنەوەی عقلمان لێ بگرن و سوکایەتی مقدساتی ئێمە بکەن وەروە بە غەیر مباشر تەرویج بۆ فکری سەلەفی جیهادی و سەرەتاوە گۆزی قوتابی دکتۆرە ئەندامی دەستەی نووسرانی گۆڤاری دابڕان وەروە دڵزار حەسەن ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی هەڵگورت سەمەد ڕۆژنامەنووس کە لە ڕێگای تەلەفۆنەوە لە پاریسەوە لە بەشێکی بەرنامەکە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ژایتە لە بەرنامەی ئەڤڕۆ سپاس بۆ زانیەرەکانتان بینێ ڕاهاتینە کۆتەنامە بەمەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا گفتوگۆمان لەبارەی هێرشەکانی دەوڵەتی خلافەی ئیسلامی بۆ پاریس و هەروەها جیهان ئێستا لە بەردەما ڕەشەی تیرۆری ئیسلامی سیاسی کرد تاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس بە هاوڕانم لە ستۆدیۆ کۆنتڕۆل.